دیلانگیان سیرکە ئەمە یەکێکە لەو ڕۆکانەی کە تایبەتن بە ئەزمەرگۆیژە هەر کاتی خۆی ئێمە دۆزیومانەتەوە لە دامەزراوەی ڕۆکی کوردستان ئێمە پرۆژەیەکمان هەبوو لە ساڵی 2014 بە 15 پرۆژەی ڕووپێوی ڕۆکی شاخی ئەزمەرگۆیژە بوو کە یەکێک بوو لە پرۆژە گرنگەکانی دامەزراوەی ڕۆکی کوردستان ئەمە ڕۆکەکەیە ئەمە ڕۆکێک بوو کە بۆ یەکەم جارێ ئەمە دۆزیمانەوە نوێ بوو لە سەراستی جیهان بۆ زانست واتە ئەمە تازە دۆزراوەتەوە و توێژینەوەکەشی لە زانکۆی هارڤەر بڵاو کراوەتەوە و یەکێکە لەو ڕۆکانەی پێی دەوترێت ڕۆکە کوردستانیەکان لە هەموو دنیا تەنها لە ئەزمەرگۆیژە بوونی هەیە واتە ئەمە تایبەتە بە کوردستان و تایبەتە بە ئەزمەرگۆ ئەمە هەر ناومان ناوە کەوزینیا ئەزمەڕێنسس هەر بەناوی ئەزمەڕەوە ناونراوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لەمە ئەوەیە کە ڕۆکە کۆمەڵی خەسڵەتی هەیە ئەمە جۆرێکی ترە بە جەنابتە لە کەوزینیا ئەگەر تۆزە بەوردی تەماشا بکەی ئێمە ئەم ڕەگەزە لە کوردستانە نزیکەی 30 بۆ 40 جۆری هەیە بەڵام کەوزینیا ئەزمەڕێنس لە هیچیان ناچێت ڕاستە هەندێک خەسڵەتی هەیە لە کەوزینیا قەندیلیکا دەچێت چکۆمە جۆرێکمانەیە بەناوی قەندیلەوە ناودراوە ناوەکانتان هەموو کسەتە ناو ڕۆژی جیهانیەوە ئەوەی کە زۆر تایبەتە لەم جۆرە ئەوەیە کە و جیاوازیشە لە قەندیلیکا چونکم لە زۆر خەسڵەتان لە قەندیلیکا لێ ئیسا ئەم دوانە ئەگەر تۆر ئاوە تەماشایکەی زۆر لەیەکەوە نزیکە بەڵام کە ڕووەک ناسێت تەماشایەکە جیاوازی زۆرە لە بین ئەم دوانە نەسە کە من ئاوا سەیرانەکەم عەرز و ئاسمانیان فەرقە ئێستا دێمە سەر ئەوەش بەس دەمەوێت جارێ لە ڕووی پۆلێنکردنەوە ئەوەت بۆ باسکەم یەکێک لەو کارێکتەرە سەرێکیانە یاخود لەو خەسڵەتە سەرێکیانەی لەما هەیە و لە هەموو جۆرەکانی تری کەوزینیایشە هەیە لەسەر قەراغی ئەم براکتانە یاخود ئەمە پێوترێ ژێرگوڵ ئەم ژێرگوڵانە کۆمەڵێک دڕکی تایە لەوە ئەچێت لەم جۆرەیانە 50 لە قەراغی هەبێ وەکو مشار وایە قەراغەکەی ئاوا دایان پۆشیوە جای سە دێمە سەرەوەش بۆچی دایان پۆشیوە چیان داپۆشیوە بەڵام لەمەیانە ئەوەی کە زۆر گرنگە تەنها 2 بۆ 4 یاخود جاری وایە ئەگاتە 5 دانە لە قەراغەکانە هەیە کە یەکێک لەو کارێکتەرە سەرێکیانەی بە ئاسانی تۆ دەتوانی ڕۆکەکەی پێجیا بکەیتەوە و زۆر لەوەی جیاوازتر ئەوەیە کە ئەوم بۆ بکەیتەوە عەزێت نەبێ هەربی کەرەوە ئەبێمە بەکاربێنی وەڵا بۆی ئیشارەتی پێ بدەم بۆ نە ئەتوزە چەخۆ هینیە لەسەر کۆپیڕایتی لەسەر هەر بە ڕۆکە باهینێک ئەوە ئیشارەتی باشە ئابەمە ئیشارەت نەها ئەگەر تەماشای ئێرە بکەیت زۆر بە ڕوونی دەیبینی و لە هەموو جۆرێک لەم جۆرانەیشە جاری وایە نزیکەی یاین لە کەوزینیا ئەزمەڕێنسس لەگەڵ کەوزینیا قەندیلیکا نزیکەی 100 بۆ 120 دانە لەم ژێرگوڵانەی هەیە و لەم جۆرەیانە ژمارەکەی زیاترە یەکێک لەو هۆکارانەی یاخود یەکێک لەو گرنگیانەی ئەم ژێرگوڵانە هەیەە ئەویش ئەوەیە کە بە بەردەوامی هەرچی گوڵەکان هەیە دەیپارێزێ و لە کاتێکیشا کە تۆوەکان تۆ و بەرەکان لێرە دروستە بێ تۆوەکان دەپارێزێ لەوەی کە با بڵێن مێرووی زیان بەخش لەوەی کەوە ژینگە و سروشت بە هەوڵ بدەن کە تۆوەکان پێنەگەن لە ناوی بەرن هەتاوەکو دوایی جا من زۆر جار ئەمە ڕاستە دڕکە بەڵام وەکو لانکەی مناڵ دەیشوبهێنم بۆ چۆن مناڵ لە لانکایە خود لە بێشکادا دەندرێ و لە شوێنێکا دەی پارێزی ئەمەش بە هەمان شکڵە لانکەیە بۆ پارێزگاریکردن لە تۆوەکان لە نەوەکانی ئایندە کە لە ناو ئەمەدا هەروەکو دڕک بینیوانەتە ئێستا وانەوە دڕکە و بەلایە بڕۆین لەوانەیە حەزێتمان ڕاستە بەڵام بوونی زۆر گرنگە ڕاستە دڕکە با بڵێن ئەو مێرووە زیان بەخشانەی کە دایانەوێت بێن تۆوەکە بخۆن ڕێگەی لێ دەگرێ بەڵام لە هەمان کاتیشا لە ڕووی زانستیەوە مانایەکی زۆر گەورەی هەیە و هەروەها لە ڕووی زانستیشەوە سوودێکی زۆر گەورەی هەیە و لە ڕووی پارێزگاریکردن لە نەوەکانی ئایندەی ئەم جۆرە لە ڕۆک سوودێکی زۆر گرنگی هەر ئاوادان بێت و زیادبوو نابێت وڵای ئێمە ئەوەی کە بینی و مانگای تۆمانەمان هەمووی بە دڕک بینیوە ئەمانە هەمووی دڕکن بەڵام دڕکەکان جاری وا هەیە سوودی زانستی زۆر گرنگیان هەیە و من زۆر جاریش بە دڕک نایان بینم وڵی ئەمە تاوەکوێستە با بڵێن
ئێمە ئیشی وردی زانستیمان لەسەر نەکرۆ بەڵام لە خێزانی گوڵە بە ڕۆژەیەکانن خێزانی گوڵە بە ڕۆژەیەکانە بەشێکی زۆری سە چاوبازە ڕێژەیەکی زۆر لە توێژینەوەی لەسرە و بەکار دەهێنرێ بۆ چارەسەرکردنی ژێرپەنجەی قۆڵۆن گوڵە بە ڕۆژە باشترین شتە چاوبازە تۆوەکەی دەرمادەی ئەوەی تێدایە خۆی ناوی سلی بە مەریانەمە مادەی سلیبینی تایە ئەو مادەیە لە ڕووی زانستیەوە زۆر سوودی جەخۆ لە بەلایەکی کورد ئێستا لە قەلاقیە قۆڵۆنی هەیە ئەو چارەسەرە چۆناییە بابی خۆن و چارەسەر ئەزای چۆنە چارەسەری بەکارهێنانی دەرمان زۆر دەبێت زۆر وریایی بی دەبێت زۆر بە وردی بەکاری بێنی ینی دەبێت لەژێر چاودێری پزیشکیە بێ بەڵام بە دڵنیاییشەوە ڕێگای تریشەیە بۆ بەکارهێنانی ئەمە خۆمان ئەگەر تەماشا بکەی کۆمەڵێکی زۆر لە گژوگیاکان لە کوردستان دەکرێت بەکار بێنرە و خەڵکیش بەکاری دێنێ لە بازاڕ گژوگیاکانمان هەیە دوکانمان هەیە هەر گژوگیا دەفرۆشن ئەو گژوگیانەی کە دەڕۆی لەلایەنە پێت دەڵێ کە چۆن گەڵاکەی بەکاردێنی یاخۆ چۆن قەدەکەی بەکاردێنی هەرچەند من خۆم پشتگیری جێدەرمانیەکانەکەی عتارەکانەکەی پشتگیری هیچیان ناکەم بە تێکڕا بۆ لەبەرەوەی لە ڕووی زانستیەوە هەڵەیان زۆرە لە ڕووی زانستیەوە هەڵەیان زۆرە لە ڕووی بەکارهێنانەوە هەڵەیان زۆرە لە ڕووی هەڵگرتن و کۆکردنەوە و پارێزگاریکردن لە ڕۆکەکان هەڵەیان زۆرە بەڵام بە جۆرێک لە جۆرەکانیش بە دڵنیاییەوە سوود بە کۆمەڵگە دەگەێنن و زۆر جار خەڵکەیە سوودیان لێ دەبینێ بەڵام پێویست دەکات ڕێک بخرێتەوە لە ڕووی زانستیەوە پێویست دەکات ڕێک بخرێتەوە لە ڕووی بەکارهێنانەوە پێویستیشەکە گوێ بگرن لەو کەسانەی کەوا خەڵکی شارەزا و خەڵکی تایبەتن لە بواری ڕۆکناسی و گیا دەرمانی و هەتاو